بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچەکە لە چوارچێوەی گۆڕانکارانی کە ڕوویاندا وەڕوو دەدەن بەکوێ دەگات گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مۆمین زەڵمی توێژەری ئەکادمی و توێژەر لە سەنتەری لێکۆڵینەوەی ئایندەی دکتۆر سڵاو لێبێ بەخێرات سەرچاو دکتۆر گۆڕانکاریەکان خێرا ڕوو دەدەن شەڕ دروست دەبێت کب دەبێتەوە ئێستا ئاشتیەک تقریبەن بەدی هاتووە پێ دوایە ئاشتیە سەرتاسەری دەبێت لە ناوچەکە یان وەکو دەڵێ ئاشتیە لە غەزە و لە شوێنێکی دیکە سەر هەڵدەداتەوە. بەڵێ دیارە ڕۆژهڵاتی ناوەڕاست کاکڕانکۆ ئێمە بتوانین بە دیاریکراوی باسی دوو زەمەنی جیاوازی وە بکەین زەمەنێکیان پێش 7 ئۆکتۆبەر زەمەنێکیان دوای 7 ئۆکتۆبەر. ئێمە لە 7 ئۆکتۆبەری 2023ەوە ئەوەندەی کە گۆڕانکاری خێرا لەم ناوچەیە ڕوویاوە کە بە دڵنیایی لە پێشتر نەمان بووە. گۆڕانکاریەکان فرەجەمسەر بوون، فرە ڕەهەند بوون، فرە کاریگەری بوون و تا ڕادێکی زۆر توانم بڵێم هاوکێشەکانی لە ناوچەکە گۆڕی و ئەگۆڕینی ئەم هاوکێشانش بە دڵنیایی و کاریگەری لەسەر تاک بە تاکی وڵاتان، تاک بە تاکی نەتەوە جیاوازەکان، تاک بە تاکی هێزە نادەوڵەتەکان هەبوو لە ناوچەکەیە و تا ڕادێکی زۆر توانم بڵێم کە ئێستای ڕۆژهڵاتی ناوەڕاست ئێستایەکی ئامادەسازترە ئێستایەکی ئامادەترە بۆی کە بەرەو قۆناغێکی گۆڕانکاری نوێتر یان با بڵێم قۆناغێکی ئینتقالیەوە بگوازینەوە. گواستنەوەکە لەوە سەرچاوەگرێت کە ئایا بەڕاستی دەستپێکردنی ئەم ڕووداوانە لە 7 ئۆکتۆبەری 2023ەوە دواتر زنجیرەی گۆڕانکاری جیاواز هێرشەکان بۆ سەر غەزە بۆ سەر حەماس بۆ سەر فەلەستین لەولاوە بۆ سەر هاوپەیمانەکانی ئەوانی کە سەپۆرتیان کردوون بە دیاریکراوی ئێرانە گۆڕانکاری گەورەکەی سووریا کە لە کۆتایی ساڵ ڕابردووە ئێمە بینیومانە و هەروەها هێرشەکان بۆ سەر یەمەن یەکلاکردنەوەی زۆرێک لە کێشەکانی لوبنان و کوشتنی کەسایەتە گەورەکانی ئەو وڵاتە شەڕێکی 12 ڕۆژەی درێژ بەردەوامی قوڵی فرەکاریگەر لەسەر ئێران لە نێوان ئیسرائیل و ئێرانەکانەوە دواتر بەشداری ئەمریکا هاتنە سەرکایەوە دواتر قۆناغەکانی دانوستانی کاتی کە هاتنارەوە تا ئێستاش کە ئێمە لە بەردەم جۆر لە جۆرەکان ئاگربەستێکی لە نێوان حەماس و ئیسرائیل هەموو ئەمانە پێکەوە بەسراون و هەموو ئەمانەش بە ئاڕاستی جیاواز کاریگەریان لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبووە و من پێم وانییە دۆخەکە لە ئێستایا بتوانین تا ڕادێ بڵێن دۆخێکی وەستاوە بێت بە پێچەوانەوە بەردەوامی بێت لە گۆڕانکاریەکانە و ئەم گۆڕانکاریانە لە مەولا کەمتر گۆڕانکاری ئەمنی ئەبن ئەوەندەی گۆڕانکاری سیاسی ئەبن ئەوەندەی گۆڕانکاری اقتصادی ئەبن. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە بەردەم جۆرێک لە جۆرەکان کوڵانێکی ترایە کوڵانێک کە ئەکرێ بڵێن منجەڵەکەی اقتصاد ئەم جارە منجەڵەکەی سیاسەتە جگە ینی جیاواز لەوەی کە پێشتر منجەڵێکی ئەمنی هەبووە و کاریگەریکی زۆری هەبووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست چەکەوە ماندووە ئێستا ئیتر لەمەولا ئەگەر دروست بێم قسەیە چەکی با بڵێن سەربازی ئەگۆڕێ بە چەکی ئابووری ئەگۆڕێ بە چەکی اقتصاد ئەگۆڕێ بە چەکی سیاست و ئەم گۆڕانکاریانش تا ڕادەیەک وەکو بڵێم کاریگەریان سەرتر بوو بە دڵنیایی ئەتوانم بڵێم ئەم گۆڕانکاریانەی کە لە 7 ئۆکتۆبەر تا ئێستا هاتنە ئاراوە زەمینە سازی بوو بۆی کە گۆڕانکاریێکی سیاسی فرەڕەهەند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێتە ئاراوە. باشە یانی دکتۆر بۆ خوێندنەوەی تۆ بێ ترچەکەکان بێدەنگ دەبن بەرکەوتنی سەربازی کەم دەبێتەوە هێندەی بەرکەوتنەکان سیاسی و ئابووریە بن. خۆی ناتوانین بڵین بێدەنگ بن بە تەواوەتی چونکە لە هەندێک حاڵەتە ئێمە دیسانیش خۆ دەزانی ینی کاتێک ئەتەوێت جوڵەیەکی سیاسی بکەیت کاتێک ئەتەوێت جوڵەیەکی اقتصادی بکەیت تۆ پێویستە بە سەپۆرتێکی چەکداریە بێت لە هەندێک ناوچەیە بەڵام پێم وابێت گۆڕانکاری گەورەکە و تا ڕادێکی ئێستا هاتوتە ئاراوە ئەگەرچی کۆمەڵێک خوێندنەوەی جیاوازن لەوەی کە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران دەست پێ بکاتەوە و ئەمەش دیسان بابەتەکە ئێنتەوە ئاراوەکایە ئەم شەڕەم جارش شەڕێکی سەربازیە بێت شەڕێکی سیاسی و اقتصادی چونکە ئێستا ئێران لە حاڵەتی ئامادەکاری خۆیاتی بۆی کە بەرامبەر بە هەژمونی ئابووری دنیا گۆڕانکاری دروستکە و جناب داگەدای لە دووسێ ڕۆژی ڕابردووە پەرلەمانی ئێران بڕیایدا کە 4-0 دراوی ئێرانی لابرێت ئەمە هەمویان ئامادەکارین بۆ ئەو گۆڕانکاریان کە ناوچەکە گرێتەوە. باشە هەندێکیش دەڵێن لە دوانەکانی ئەم دواییە بە تایبەت دۆناڵد ترەمپیش دەڵێن ئێرانەکان پەیامیان بۆ ناردووە پەیامەکە گەرچی ئاشکراژ نەبێ ئەوەیە کە تا ڕادێەوەی ئامادەن بسن ناو چوارچێوەی ڕێککەوتنی ئیبراهیمیەوە و هەم ئامادەیەوە ئامادەی کۆمەڵە سازشی ترن بۆ مەرجەی کە نەگاتەوە بە جەنگ چونکە لەوە تێگەیشتون کە جەنگی ئەم جارە جەنگی چەند ڕۆژە نابێ بەڵکو ڕەنگە تا گۆڕانکاری لە نیزامەکەش بڕوە. بە دڵنیایی و ئێرانەکان تقریبا 2 هەفتە بێت پرۆپۆزەڵێکیان داوەتە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و پرۆپۆزەڵەکەش جۆرێک جۆرەکان ئامادەسازیە بۆ دانوستان و تەنانەت وردەکاری هەندێک خاڵی تیا باس کراوە کە ئەمان ئامادەن بچنە ناو ئەو گفتوگۆیانەوە جارێکی تر بەڵام بە خەستر و بە فراوانتر لەولا شەو ئێران وەکو ئاماژەم پێکرد ئامادەکاریی فراوانتری کردو بۆی کە شەڕ ڕوونەداتەوە لە هەموو حاڵتەکانە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست
چاوەڕوان نەکراوە لەوەی کە باڵێن گۆڕانکاری چەکداری زۆر گەورەی ڕوودات و هێرش سەربازەکان تا ڕادێک بۆ ئاراستیان بەڵام دیسانیش ئەمە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەمیشە ئامادەی تایە بۆ کوڵان هەمیشە ئامادەی تایە بۆ گەرمبوون بۆیش ناتوانین بە دیاریکراوی بڵێن کایە شەڕ و ناداتەوە بەڵام ئەوەی کە هەیە من ئاماژەی پێ بکەم ئێستا ڕۆژهڵاتی ناوەڕاست لەژێر شەپۆلێکی کاریگەری اقتصادیایە و ئەم اقتصادش کاریگەری زۆر زۆریە بێت چکە ئەوە لەلایەکەوە نرخی زێڕ بەردەوام لە بەرزبوونەوە ئاەتی و ئێمەشە زانین کە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست خاوەنی گەنجینەیەکی فراوانی زێڕن و هەموو ئاماژەکان لەسەر ئەوەن کە ئەم بەرزبوونەوەی نرخی زێڕ کاریگەریە بێت لەسەر ئابووری وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست لەولا شەو باس و خاصی نەوت و گاز کە ئێستا تقریبا تا ڕادێک بە هاوتەریبی خەریکە بە ئاڕاستی جیاوازی خوان ئەڕۆن هەندێک تۆژەری ئابووری پیان وایە کە نرخی نەوت دابەزێ بەڵام گاز بەرزە بێتەوە ئەو کاتە دیسان بە هەمان شێوە ئێمە ڕۆژهڵاتی ناوەڕاستمان هەیە بەم جۆرانەوە بەم فرەجەم سەریەوە کە لەبەردەم گۆڕانکاریەکان نابێت باشە دکتۆر هەمیشە کە ڕووداوە ڕوو دەدا ئەبێ ئێمە وەکو کورد بڵین چی تێدایە بۆ کورد یان چ کاریگەریەکی لەسەر کورد دەبێت ئەم گۆڕانکاریانە چی بۆ کورد تێدا بوو ئەم گۆڕانکاریانە ئەکرێ بڵین وێنەی کوردی لەلایەکەوە بە سەلامەت هێشتەوە با بۆ قسەی بەو شێوە باسی کەم ئێمە هەموو ئاژانسە نەودەوڵەتەکان زۆرینەی شرۆڤەکارەکان و بەشێکی زۆری لە فینگتانکان دنیا پێیان وابوو کە کورد لە شەڕی 12 ڕۆژی ئێرانی ئیسرائیل تێواگلێ و هێرشیەکرێتە سەر و جارێکی تر وەکو زۆر جاری تر بێتەوە قوربانی بەڵام بینیمان کە کورد توانی تا ڕادێکی زۆر بە هەماهەنگی لەگەڵ بەغدای پایتەخت ئاراستەیەکی هاوسەنگی وەرگێت لە هێرشەکانە و ئەم ئاراستە هاوسەنگیە کە ئەکرێ بڵێم لە بڕیاری بەڕێز سوودانیەوە دواتر بڕیاری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان دواتر بڕیاری بەڕێز جێگری سەرۆک وەزیران و تانانەت تا ڕادێکی زۆرتان بڵێم تۆخکردنەوەی ئاراستەی سیاسی دروستی سلێمانی هەموو کاریگەری زۆر باشیان هەبوو کە کورد لەو شەڕەیە پارێزرا بوو و دواتریش بە دوای ئەوەوە تقریبان واخری کە نزیکەی 2 مانگ تێپەڕێت تا ئێستا دۆخێکی ئارام هەیە لە ناوچەکە بۆ کورد ئێستا ئەم گۆڕانکاریانە بە دڵنیایی توانم بڵێم زۆر کاریگەریان سەر کورد نابێت ئەوەندەی کە کورد ئەکرێ بینەرێکی دروست و بینەرێکی ئامادە بێت بۆ گۆڕانکاریەکە دێنە ئاراوە ئێمە زۆرترین کاریگەری کە لەم دۆخەیە دێتە ئاراوە بابەتی ڕۆژاوای کوردستانە لە ڕۆژاوای کوردستان هەسەدا بە 100,000 جنگاوەرەوە کە مێژوویەکی ماندووی هەیە بەدەست شەڕی بەرەنگاربوونەوەی دژی داعش و دژی تۆرێزم ئەمە وێنێکی زۆر گەورە بوو وێنێکی زۆر زەق و زۆر جوانەکەی مامانە ڕۆژاوای کوردستان و ئێستش ئەمەی وای کردووە کە ئەمریکا باراک خۆی دێتە سەرخەت و درێژە بە گفتوگوکە ئەنی نێوان هەسەدە و دیمەشقدا بۆی کە جۆرەکان ڕێکەوتنێک بێتە ئاراوەکە لە چوارچەوەی قازانج بێت بۆ ئەو هێزە ماندووی کە هەمانە بەڵام بە دڵنیایی توانم بڵێم ئەمەش دیسان جارێکی تر لە ئاستی چاوەڕوانی زۆر گەورەی ئێمەیانی وەکو کورد و چاوەڕوانەکان لەو ئاستیانین چکە ئێستا کاگڕانکەوە بەشێک لە وڵاتە گەورەکان گیریان خواردەوە بەدەست پاراستنی سەروەری خۆیانەوە چجای کوردێک کە هێزێکی ناودەوڵەتیە وانە ئێستا سووریا تا هیچ سەروەرێکی نەماوە عراق سەروەرەکەی پێشێل کرا وڵاتانی لوبنان هەتا ئێستاش توان بڵێم تقریبا 50 خولەک پێش ئێستا جارێکی تر هێرشکراوەتە سەر لوبنان و لوبنان گیری خواردەوە بەرز ئەم هێرشانەوە کە ئێستا ئیسرائیل و بەردەوامی ئەکات یعنی توانم بڵێم گۆڕانکاریەکان کاریگەریەکان لەسەر هێزە دەوڵەتەکان زۆر زیاترن لەوەی کە هێزە دەوڵەتەکانی وەکو کورد دێنارەوە بەڵام دیسان ئەڵێمەوە کورد ئێستا بینەرێکی باشە و تا ڕادێکی زۆر توانێتی هاوسەنگی هەڵوێستی خۆی ڕابگرێت باشە دکتۆر زۆر جار لێرە و لێ باز لە مەترسیە کرێ لەسەرەوەی هێزەی ڕۆژاوە هێزێکی تۆکمەیە پشتیوانێکی باشیە بەڵام باز لە مەترسی دەکرێت ینی مەزلوم کوبانی لە یادی دروستبوونی هێزەکەدا دەڵێ ئێستا شانازی بە مێزەوە دەکەین و بەم نزیکانە ئەوێتە بەشێک لە سوپایی نیشتیمانی با بڵێن سووریا دەچێتە چوارچێوەی هێزی بەرگریەوە بەچوونی بۆ ناو چوارچێوەی هێزی بەرگری سووریا ئیترەکرێ بڵێنم هێزە تەواو مەترسی لەسەر نەما خۆی مەترسیەکە پێوەستە بە دۆخی دەرەوەی سووریاوە کاگرانکۆ ینی ئەو ڕووداوانی کە ناو سووریا ڕوئەدەن کەمترینیان کاریگەریان لەسەر هەموو شتانێکە دێنە پێشەوە ئێمە بە پێچەوانەوە ئاڕاستەی سیاستکردنی ئەحمەد شەرع وەکو سەرۆکی سووریا بۆ مامەڵەکەین لەگەڵ وڵاتانی دەوروبەر کاریگەری لەسەر ڕۆژاوای کوردستانیش بووە و کاریگەریەکەش درێژای کێشێت هەر بۆ نمونە ئەگەر سووریا بتوانێت باڵانسێکی هێزی سیاست و اقتصاد و هەموو دۆخەکانی تری لەگەڵ تورکیا بە باشتر ڕابگرێت کاریگەریەکە لەسەر ڕۆژاوای کوردستان کەمترە بێتەوە بە پێچەوانەوە ئەگەر ئەوەی کە ئەوترێت سووریا ئێستا بە ئاڕاستی سعودیا هەنگاوەرێت و تقریبا خەریکە جۆرەکان پەیوەندی بە هێزەکەی لەگەڵ سعودیا زۆر گەورە ئەکات بەرامبەر بەمە تورکیا بێزارە بێت و بەدڵنیایی و کاریگەری زۆر خراپی لەسەر ڕۆژاوای کوردستانە بێت ئەمانە تقریبا وەکوتم پێکەوە بەسراونەتەوە بەڵام دیسانیش ئەو قسانەی بەڕێز مەزلۆم کۆبانەیە کە باسی لەوەکت ئێمە یەک ئاڵامانە بێت و چینە ناو سوپای نیشتیمانی سووریاوە هەمویان ئامادەکارین بۆ ئەوەی کە بەڕاستی زمینەیەکی باشتر و سازتر بۆ ڕۆژاوای کوردستان بێتە ئاراوە
دو پرسیارم لەسەر باشووری کوردستانە بۆ باشووری کوردستان چۆنە دۆخەکە باشووری کوردستان ئێستا لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عراقینێ بە تقریبان ئەوە بانگەشەکان دەستی پێ کردووە و ئەم هەڵبژاردن تا ڕادێکی زۆر توانن بڵین کاریگەی لەسەر داهاتووی باشووری کوردستانی ژەبێت بۆ ئاڕاستەی کە هەڵبژاردنەکە ئەگەر بە باشی بڕاتە پێشەوە و کورد بتوانێت سەنگی خۆی بپارێزێت و سەرۆگۆزیرانی داهاتووی عێراق بە دڵنیاییەوە توانێت کاریگەریی باشتری هەبێت یان کاریگەری خراپتری هەبێت لەسەر داهاتووی باشووری کوردستان ئێمە بەڕێسوودانی کێشەی زۆری بۆ کوردستان ینی دروست کرد و هاتنە پێش و کێشەی زۆر بەڵام لەگەڵەوە شاتوانی لە ڕووی ئەمنی و کوردستان بپارێزن لە ڕووی ئەمنی و با بڵێن سێبەری کوردستان مراعاتی کردوین ئاخر عەرزم کردی ئێمە لە بەردەم ئەمەیان کە ئایا سەرۆگۆزیرانی داهاتووی عێراق چۆن مامە لەگەڵ کووردا ئەکات ئەگەر سەرۆگۆزیرانەکە جارێکی تر بە ئاڕاستەیەکی تۆڵەسەندنەوە و ڕق و ئەوەی کە ئەوترێت ماڵی شعیر بەرامبەر بە کوردستان هەیەی و تا ڕادێکی زۆر کورد تاوانبارەکرێ بۆی کردین توانیەوە باڵانسەکە ڕابگرێت و ژێر بە ژێر پەیوەندی جیاوازی هەبوو لەگەڵ ئەم هەموو لایەن جیاوازەکان ئەمە پێمانەوتێت کە باشووری کوردستان بەرەکوێ ڕوات بەڵام بەگشتی ئەم مانگونیوەی کە لە بەردەممانایە مانگونیوەکی تا ڕادێکی زۆر توان بڵێم ئارامە بێت بۆ هەرێمی کوردستان و لە دوای هەڵبژاردنەوە توانین بڵین قۆناغێکی تر دەست پێ کات کە ئایا کوردستان بەرەو چه ئاڕاستەیەک ئەوێت و ئەو زەمینە سازی کە لە پێش هەڵبژاردنەکە کرێت ئایا چەندە کاریگەری سەر ئەنجامی هەڵبژاردنەکە هەڵبژاردننی سەرۆگۆزیرانی نوێ و پێکاتەی جارێکی تری حکوومەتی عێراقی بێت. دکتۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن زۆر سپاس بۆ خوێندنەوە و شیکارەکانە سپاس دەکەم زۆر سپاس.